وەکو دەریتێکی ساڵانە کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا هەڵدەسێت بە ئەنجامدانی فیستیڤاڵی تەکنۆلۆژی هونەری. لەم چوارچێوەشدا کۆلێژمان ئەم ساڵ نۆیەمین فیستیڤاڵی تەکنۆلۆژی هونەری ئەنجامدا کە تیایدا چەند پرۆژەیەکی تەکنۆلۆژی و هونەری تیادا نمایش کرا. پرۆژەکان پرۆژەی زۆر باش بوون کە تیایدا ئەتوانێت لە داو و دەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە سوود و کەڵەشیان لێ وەربگیرێت و چەند پرۆژەیەکیشیان دەستنیشان کراون کە لەلایەن چەند کۆمپانیایەکی زۆر باش شێم شارەوە بستن دوای جێبەجێکردنەوە و سوودیان لێ وەربگیرێت بۆ بەڕێوەبردننی کۆمپانیاکە. لەگەڵەوەشدا خوێندکارانمان بەشداریان کرد بە پێشکەشکردنی چەند خواردنێکی کوردەواری کە پێشکەشی بیوانەکانی فیستیڤاڵ هەیە.